دکتۆر لە ماوەی ڕابردووە هەرچوە پارێزگارەکە سەردانی وڵاتی ئێرانتان کرد هەموو تانە گەشانە و چاوەکان لەسەر ئێوە بوون بە دەستێکی پڕەوە هاتنەوە لێەوە. ئێمە پەیوەندی نێوان دوو وڵات تەنیا پارێزگارەکان دیاری ناکەن بە تایبەتی دەسەڵاتی پارێزگارەکان لە هەرێمە زۆر جیاوازە لە دەسەڵاتی پارێزگارەکان لە وڵاتێکی وەکو ئێران یا لە تورکیا یا لە وڵاتێکی وەکو ئەوروپایە. بۆیە لەگەڵ ئەوەیە ئێمە ئەو بەلامانەوە گرنگ بوو کە بتوانین وەکو یەکتیم لەگەڵ پارێزگا هەستووریەکانی خۆرەڵاتی کوردستان و ئێرانە گفتوگۆ بکەین و ئەو بەرنامەی دامان ناوە جاری یەکەم لە ورمێ و دوجار لە هەولێر و ئێستا لە سناوە بڕیارە ساڵێکی تر لە سلێمانی بەڕێوە بچێ درێژی کەینەوە چکە باوەڕمان وایە کە ئێمە لە زۆر خاڵە هاوبەشیمان هەیە ئەبێ دیوارەکان بڕوخێنین پردەکان دروستکەین پەیوەندیە کۆمەڵایەتی و ئابووری و کەلتوری و زانستیەکان بەهێز بکەین بۆ ئەوەی کە بتوانین کۆمەلگاکەمان لەم بارودۆخەنە هەمواری جیانی تێکەوتووە لە یەکتر نزیکتر بکەینەوە. هێڵی شەمەندەفەر کرا بۆ بهێنرێتە سەر حدود بۆ ئەمەیان چی کراوە هەوڵەکان چین بۆ بابەتە. هێڵی شاونامفەری ئێران گەیشتووەتە پارێزگای سنە و ئێستا ئیشەکە و وێزگەی شەمەنەفەری کوردستان لەوێ بە ئامادەبوونی ئێمە و بەڕێ سەرۆکۆماری کۆچکردووی پێشوویان ڕئیسی کرایەوە بە ئامادەبوونی پارێزگاری پێشووی سنە و کێمە بەردی بناخکیمان لەگەڵ پارێزگاری پێشتری جەناوی مۆرادنیان دانابوو لەگەڵ جەناوی زاریقی کردمانەوە داوامان لە جەنابی سەرۆکۆماری پێشوو کرد کە ئەو هێڵە بگەێنێتە باشماخ بۆی هێڵی بازرگانی ئێمە بە هێڵی شەمەنەفەری نێودەوڵەتیەوە ببەزرێتەوە بازرگانیەکانی ئێمە لەو دەواازە سەرکیانەوە ببەسرێتەوە بەوەوە ئەوان بڕیاریان ناکە ئەوە جێبەجێەکەن و پێشنیازە داوامان لە سەرۆکۆماری نوێ کرد کە ئەو بەڵێن و پابندی کە کۆماری ئیسلامی ئێران لە ڕابردووە دەری بڕیوە بتوان ئەمانیش پابند بنوت درێژەی پێبن بەڵێنیان ناوە کە ئیش لەسەر و سەر پێشنیازاکەن. وەکوی کە لە دیوی هەرێمی کوردستانەوە کار لەسەرم بابەتاکرێ ئێمە داوامان کرد کە پێشتر لە لێ تێگەشتن نامەکەی لەسەر پێشنیازی ئێمە بەڕێز دکتۆر بەرەم ساڵح کە سەرۆکۆماری عێراقی فیدرال بوو لەگەڵ بەڕێز ڕۆحانی کە سەرۆکۆماری کۆماری ئیسلامی ئێران بوو پێش ڕئیسیش ئەو خاڵەمان جێگیر کردووە کە بتوانرێ ئەمە بکرێ بەڵام ئەوە پەیوەستە بە بڕیاری عێراقی فیدرال و هەرێمی کوردستانەوە بەڵام ئێران دەرفەتی ئەوەی هەیە کە هەتاکو و دواخاڵی سنووری خۆی کە دەواازی نێودەوڵەتی باشماخە ئەو هێڵە بگەێنێ گەاندنی ئەو هێڵە بەو شوێنە ئێمە خاتە سەر نەخشەی هێڵی شەمەنەفەری نێودەوڵەتی لە ڕووی بازرگانیەوە کە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی سلێمانی زۆر گرنگە بێت.